هەندێک مام حاجی هەندێک بەتەمەنەکان هەیە دەستیان خۆش بێ ڕۆژانە سەدەها جار دەیخوێنن ئەوان خوێنەوار نین زۆربەیان بەڵام بۆ زیکری خوا پیرێژنێک بەقەت سەدەها خوێنەوار زیکری خوا دەکات. خوا مە شەرم نییە پیرێژنێک لە پێشی تۆ بێ کە خوێنەواری نییە دایکی و نەنکی ئێمەیە. ئەمە شەرمەزاری نییە مام حاجیکی بە تەمەنی نەخوێنەوار قول و فل لە یەک جیا ناکاتەوە نازانێ ناوی خۆی بنووسێ جاری وا هەیە. شەرمەزاری نییە لە تۆی خوێنەوار و خاوەن شەهادە زیاتر زیکری خوا بکە. آخر ئاوەیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم أكثر منافق أمتي قراؤها زۆربەی منافقی ئومەتەکەی من ئەوانە کە قورئان دەخوێنەوانە کە خوێنەواریان هەیە بەداخەوە خوێنەواری هەیە بەڵام خوا ناناسێ شەهادەی هەیە بەڵام نازانێ ناوی چوار سەحابە بڵێ بەداخەوە. بۆیە ئەمە شەرمەزاری پیاوێکی بەتەمەن کە خوێنەواری نیە لە من و تۆ باشتر بێ لە شەو نوێژە لە زیکری خوادا لە هەموو شتێکە بەت ئافرەتێکی بەتەمەنیش بە هەمان شێوە کە دەڵێم شەرمەزاریەوە بەستم ئەوەیە و فەقیرە دینیش نازانێت خوێنەواریشی نییە کتاب بخوێنێتەوە تۆ خوێنەواریت هەیە بەڵام هیچ سوودێکی نییە بۆ دنیا و قیامەتت. شەهادەتی چی قیمەتێکیە؟ شەهادە لەگەڵ تا تێتە ناو گۆڕەوە چی قیمەتێکیە؟ شەهادەیە کە خوات پێ نەناسێنێ فرسێک ناهێنێ لە عیلمی فەلەک دکتۆرا بهێنی ڕەوشتت نەبوو فرسێ ناهێنی تۆ کە ئینسان ڕەوشت و ئەخلاق و دینداری نەبوو هەرچی شەهادەیەکی بێ قیمەتی نییە بۆ ڕۆژی قیامەت. کەواتە خۆشەویستی سوورەتی ئیخلاص قل هو الله أحد پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم دەتخاتە باشتر